سلێمانی و ڕاگررتنی بڕیاری حکومت بۆ زیادکردنی باج و ڕسومات هەروەها بۆ قسەکردن لەسەر پرسی ئاڵوگۆڕکردنی پۆستە ئیدارەکانی پارێزگای سلێمانی لە ماوەی ڕابردوودا لە ستۆدیۆکانمان لە شاری سلێمانی میوانداری بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان کردووە. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەمڕۆ بڕیارەکەی حکومت بۆ زیادکردنی باج و ڕسومات ڕاجیرا لەلایەن ئەنجومەنەوە هەنگاوی داهاتوو لەو بارەوە چی دەبێت؟ بەڵێ سڵاو لێەوە و لە بینەرانی خۆشەویستان تەمان ئێمە لە کۆبوونەوەی چلو سێهەمی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یەکێ لە بڕگەکانیەوە بوو کە ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران کە بڕیاری 126 بووە کە لە 5/12/2017 دەرچووە کە بڕیارێکە کە باج و ڕسومات و خزمەتگوزاریەکان زیادەکە بەسەر وڵاتیانە کە ئەمە خۆی بەڕاستی ئەگەر سەیریکەی لە ئەوڵەوە ئەڵێ وەکو دەڵێن مەبنی عەل باتڵ لە ئەوڵەوە باتڵە چونکە بەپێی دستوری عێراقی کە مادەی 28 کە لە دوو فەقرە پێکاتوە فەقەرە یەکەمی ئەڵێت لا ترفضوا لا يعني ضرائب ورسومات زیاد ناکرێ بەسەر هیچ کەسێکەوە و ناتوانین عفوی هیچ کەسێک بکەین هەتا بە قانون نەبێ إلا بالقانون. ولا دوهمشيا أليت يعفى أصحاب الدخول المنخفضة من الضرائب وينظم بالقانون. يعني الله أوانيشي كدسكورتن ضرائب يعني لسربه أتوانين كمي كينوا بلام بقانون بلام أمان بيتشواني كارك يعني كدوا إما إستها ولات يعني هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی و کاسبکاران و ئەو کەسانی کە کۆمپانیوانە هەن ئێستا حساب کە دەستکورتن چونکە یەکەم موچەیان پێ نادرێت لە کاتی خۆیان موچەکان کراوە بە ڕوبع موچە و کاسبی و ئیش و کار نەماوەنە ناو پارێزگای سلێمانی و لە دەرەوەی پارێزگای سلێمانیش کە هەرێمی کوردستانە کەواتە نابێت تۆ زەرائیبیان لەسەر زیاد بکەی و ئەگەر زەرائیبیشی لەگەڵیانە زیاد بکەی بە قانون بێ ینی بە یاسا بێ. بەڵام دکتۆر حکومەت دەڵێ ئەمە زەریبە و باج نییە ئەمە ڕسوماتە پێویستی بە پەرلەمان و قانون نییە. سەیکە ئەڵێ لا يعني الضرائب والرسومات بروني كرتو باشكرا على فرض ناكري ضرائب والرسومات بسر هيج كسيكوا وناتوانين عفوي هيج كسيك بكين الا بالقانون. يعني او كساني كما مستطيع عربين الا كازان الا كي استثناء اي نابب جقل قانون نبي قانون ياسايج لا برلمان درجات نك انجمني وزيران خوي بكجو بوربيت يعني براسي لم ولاتا ئەنجومەنی وەزیران بۆتە بکوژ و بۆبڕ بەدڵی خۆی یاسا دەرەکە بەدڵی خۆی یاسا لادا. اینجا هاتوون ئەم بڕیارەیان دەرکردووە لەسەر چی؟ لەسەر ئەساسی یاسایەک کە ئەنووسێکیسا ئەو ڕسوماتانی کە هەردووکی دەرکراوە خشتەی یەکەم و خشتەی دووەم کە پارەی زیاد کردووە ینی ڕسومات وەرەگیرێ بۆ قوتعا بۆ نازانم خاشاکە بۆ زۆر شت هەروە بە بڕیدایە ناوە بۆ نەخۆشخانە ئەوەنە بۆ عیادە ئەوەنە کە شت بە بڕی ناکرێ بەڕاستی بە دراسە بکرێ لەسەر مادەیەک لەسەر یاسایەک ئەڵێ بڕگەی یەکی مادەی دوی یاسای ژمارە 103 ساڵ 1963 هاتوون ئەم بڕگەیەکە من سەیرم کردووە یعنی باز دەوە ئەکە پارە و ئەمانە زیاد بکرێ بەڵام ئەڵێ چی؟ ئەڵێ داهاتەکەی دابەش ئەکرێ لەسەر شارەوانیەکان بەپێی نەسەمە بەپێی دانیشتوانی ئەو شارەوانیە. باشە ئەوەی کشتی هەمووی تەطبیق کردووە کە پارەکەی زیاد کردووە بەڵام هیچی ڕوون نەکردێتەوە لێ ئەم داهاتە بۆ کوێ ئەڕوا. یعنی ئێوە گەر بەسەر شارەوانەکان خۆیان بێت ڕازین؟ نا ئێستا لەم کاتەیە هیچ ڕازی نین چونکە لەم کاتەیە وەزئی خەڵک خراپە تۆ ئەتوانی ئەگەر پارە دەستکەوێت لە شوێنی ترا ینی من ئەمڕۆ لە کۆبوونەوەی ئەنجومەنیش ئەمەم ڕوون کردەوە ئێمە سێ پاڵاوگەمان هەیە کە شەریکاتێکی عملاقن ئیش ئەکەن پارە دەرەکەن بەڵام هاتوون هیچ وینێک نادەن هیچ باجێک نادەن هەموو شەریکە نەوتیەکان کە ئیشەکەن چ ئەوانەی کە مەدەر کۆمپانین ینی کە لە دەرەوە هاتوون چ ئەوانەی کە سەکندەکەین ینی دووهەمن بۆ نمونە خزمەتگوزاریە سێرفزە نازانم سکوریتیە گواستنەوەیە ئەمانە خۆی پارە لێرەیە. باش ئەمانەیان هەمویان چیان لێکردەوە وتیانە ئێوە هیچ باجۆمانێک مەدەن لەگەڵ ئەوەشە دەیان کۆمپانیای تر من دەیان نووسراوم لایە هی کۆمپانیەکانی تر کە لەم هەرێمی کوردستانەیە کە کۆمپانیای حزبین هیچیان عفو کرا هەمویان عفویانیان کردووە لە باج زۆر باشە نادەن. کەواتە ئێوەکو ئەنجومەن ئەو دەسەڵاتەتان هەیە دەتوانن ئەم بڕیاری ئەنجومەنی وەزیران لە پارێزگای سلێمانی ڕابگرنیان نەخێر ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی وەزارەت و بەڕێوەبەرە گشتەکانیەوە جێبەجێیەکات. چۆن ئەنجومەنی وەزیران حسابی بۆ پەرلەمان و دستوری عێراق نەکردووە کە سەر زمان و بن زمانی پارتی و یەکێتی و نێچیروان بەرزانی قوبات تاڵەبانی لە کۆنفرانسەکان ئەوەیە ئەڵێ داوا لە عێراقە کە دستوری عێراق جێبەجێ بکرێ چۆن ئەوان دستوریان جێبەجێ نەکردووە دستوری عێراقیان جێبەجێ نەکردووە حسابیان بۆ پەرلەمان نەکردووە من پێم وایە ئەنجومەنیش دەتوانێت حساب بۆ بڕیارەکەی ئەوان نەکات و بیگەڕێنێتەوە. ئێمە نەگەر ئەوە گەڕاندومانەتەوە بۆ ئەوان ئێمە بڕیاریشمان داوە کە
ملزەمی مەحافظ و لایەنە پەیوەندیدارەکانمان کردووە کە ئەم بڕیارە جێبەجێ نەکەن هەتا ئەو کاتەی ئێمە یەکلا ئەبینەوە ئەمە یاساییە یان یاسایی. بەڵام کاک دکتۆر ئەنجومەنی وەزیران ئاڵوگۆڕی پۆستە ئیداریەکانی بەبێ پرس و ڕاوێژی ئەنجومەن کرد. بەتەکی ئەوە یەکێک لە هەرە کارەساتە گەورەکانە کە کەسانێک بە ناوی دیموکراسیەت و بە ناوی لامەرکزیێتەوە 24 ساعت لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن و ڕاوێژکارەکانی قسەی زلمان بۆ دەکەن، بەڵام کەکەوێتە کار و کرداریان سەیرەکەی 100% پێچەوانەیە یان زاوەی 180 پێچەوانەیە ئەو ئیشانەی کە دێگەن. یەکێ لەو ئیشانە ئەوە بوو کە 35 پۆستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای سلێمانی یەک دانە یاسایی نییە، یەک کەسیان نەهێناتەوە ناو ئەنجومەن دەنگی لەسەر بدرا. لەگەڵ ئەوەشە هەم ئاڵوگۆڕیانش کردووە بە نایاسایی خەڵکی تریان داناوە، کەچی ئێمە شکاتی قوبا تاڵەبانیمان کرد، هەرەوە هەفتە کە شکاتی ئەومان کرد کە بەس ئەمەی ود داواکاری گشتی بەڕێوەری داواکاری گشتی بەس ئەمەی ود هیچی تری نەوت، وتی کەیسەکە ئەخەمە ینی کەیسەکە خەمە کارەوە، ینی کەیسەکە ئیشی تیا ئەکەم، یەکسەر دەست بە جێبڕیاری دەرکردیان دەرکرد لە جیاتی ئەوەی کە ئەو کەسەی نایاسایی کردووە کە قوبا تاڵەبانی و دار و دەستەکەیەتی لاچن لە حکوم و خۆیان دەست لە کار بکێشنەوە و داوای لێبوردن لە یاسا و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بکەن، هاتوون ئەو کەسەی کە بە دوای کەیسەکەیان ئاگەڕێ و کەیسەکان ئەجوولێرن فەرمانی لە کار لابردنی لاداوە. دکتۆر بەوازەحی و بە ڕاشکاوی لێرەوە پێمان بڵێ هیچ لایەنێک هەیە لە نێو ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە بیەوێت یان ویستی بێتی و دەیەوێت کە چاوپۆشی لەم ئاڵوگۆڕانە بکا بە پێ ئەنجومەن؟ بەتاکید ئەی چۆن ئەگەر ئەنجومەن بێ ئێستا هەمویانە تۆ سیرکە بە ڕوون و ئاشکرا دیار بوو، ئەوەی کە ڕۆژ کاتێک بەس من و هاوکارم سێوەخان بووین. ئەی بۆ کەسی خۆ بۆیە ئەمە قسەمان نەکردوە، بۆیە دەستەی سەرۆکایەتی بڕۆشتایە شکاتیان بگرێکا کە دەستەی سەرۆکایەتی بەپێی پەیڕەوی ناوخۆ بەپێی پەیڕەوی ناوخۆ مادەی 1920 ئەڵێت ئەبێ ئەوان بە تایبەتی سەرۆکی ئەنجومەن ئەبێ پارێزگاری لە دەستور و لە یاسا و لە قانونی ئەنجومەن و لە پەیڕەوی ناوخۆ بکە. ئەم هەموو شتەکانی ئەمانی شێلاوە و لەگەڵ ئەوەشدا کەسم بینیوە بە لێدوانی خۆیم بینیوەڵێ کاکە شتێکی طبیعیە، ئەمە طبیعی نییە، مە نایاساییە، ئەوەی ئەلفوبێ یاسا بزانێ ئەوەی ئەو یاسا بگرێتە دەستەوە ئەزانە چەنە نایاساییتایە. کەواتە بە کورتی ئەم با بڵێن سڕکردنی بڕیاری ئەنجومەنی وەزیران بۆ ئەو باز و ڕسوماتانە کە ئێوە ئەمڕۆ سڕتان کردووە پێدەچێت بە دەردی ئاڵوگۆڕەکانی لێبێت و نەچێتە بواری جێبەجێکردنەوە، ینی سڕکردنەکەی و حکومەت خۆی ڕسوماتەکان وەرگێ. بەڵام بە کورتی ئەگەر ئەنجومەن وەکو چۆن ئاڵوگۆڕکراوە هیچ قسەیەکی نەکرد، ئەگەر ئەمەی سڕ کردووە من لەوێش دوێ ئەمڕۆ ئەم قسەمە کرد وتم گرنگ ئەوە نییە ئێمە سڕیکەین، گرنگ ئەوەیە نێڵین کە سڕمان کرد نێڵین کەس بەکاری بێنێت، ینی گرنگ ئەوە نیە تۆ بڵێ سڕی ئەەکەم و کەس حسابی بۆ ناکات. ڕۆڵی پارێزگار چێ لێرەیە؟ ینی ئێمە فرمانەکەمان بۆ پارێزگار کردووە، دەبێت پارێزگار و ئەو لایەنەری کە پەیوەندیدارن بم بابەتەوە ئەم بڕیارە جێبەجێ نەکەن هەتا ئەو کاتەی یەکلا ئەبێتەوە لە نێوانی ئێمە ئەوانە کە ئەمە یاسایە. بەڵام لێرەوە ڕوونی من لێرەوە داواکارم لە پەرلەمان قسەی هەبێ لەسەرەمە بەڕاستی ئەمە یەکەم ینی بەڕاستی یەکەم ئیش ئەبواە پەرلەمان قسەی لەسەرەمە بکرایە، نەک بەڕاستی کەس نازانم ئەو پەرلەمانە ئیشی چییە، هیچ ئیشێکی نییە، بڕیار دەرەکرێت یاسا دەرەکرێت لە ئەنجومەن ئەوش دانیشتوو. بەڕێز دکتۆر غالب محەممەد ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی سوپاس بۆی کە وەڵامی پرسیارەکانی ئێمەدایەوە لە سلێمانی. سوپاس.